ئەگەر هاتنی بەفرامبار بۆ تەبیعەت و سروشت، هاتنی بەفر و سەرما و بەستەڵەکە، ئەگەر سروشت بەرگی سپی لە بەردەکات و دار و سەوزەڵانی و زەوی و کەژ و کێ و جوانی دەشارنەوە، ئەگەر مەل و پەلەوەر بە هیوای هاتنی بەهار لە هێلانەکانیاندا کەس هەڵدەنیشن و لە جوانیەکانی دەتۆرێن و ئاواز بۆ ژیان و بۆ خۆشەویستی ناخوێنن، ئەگەر دەریا و چۆم و ڕووبار مات دەبن و سەرکێشی ناکەن، بەڵام لە بەفرامباری 57دا بە پێچەوانەی سروشت و تەبیعەت و باڵندە و دەریا و ڕووبار، دەریای مەندی پڕ لە ڕق و تووڕەی خەڵکی ئێران خۆرۆشا و بەستەڵەک و سەهۆڵبەندانی زستانی تواندەوە و سەڵای گەرمی ئازادی و ڕێزگاری بە شەیپوری مێژوودا کرد. سڵاوتان لەبێت بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، لا بەشێکی تر لە ڕپۆرتاژێک کە بە بۆنەی 26 ڕێبەندان ساڵڕۆژی ئاشکرابوونی خەباتی عەلەنی کۆمەڵەوە لەگەڵتانی. ئەمڕۆژ هاتوونەتە لای پۆلێکی تر لە هاوڕێیانی پێشمەرگەمان کە لە شاخن و پێمان باش بوو ئەمانیش لەم ڕپۆرتاژەدا بەشدار بن کە سەرنجتانی بۆ ڕادەکێشین و ئێوەش بیبینن. بەڵێ ئازیزان، ئەمڕۆکەش هاتوونێتە خزمەت پۆلێک لە هاوڕێیانمان کە لە شاخن پێمان باش بووانیش لەم ڕپۆرتاژەدا بەشدار بن و قسە و باسی ئەوانیش ببیستین. سەرەتا دەچینە لای هاوڕێی خۆشەویستمان هاوڕێ ئیلهام. ئەم کاتت باش هاوڕێ ئیلهام، ئەزانی بەرەوپیری 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە چین، قسەت چییە ڕوو بە بینەران و ڕوو بە کۆمەڵانی خەڵکی کوردستان؟ سڵاوتان لێبێ بەخێر بێن. منیش بە نۆبەی خۆم هاتنی 26 ڕێبەندان ڕۆژی عەلەنی کۆمەڵە پیرۆزبایی ئەژم بە زندانیانی سیاسی بە بنەماڵە شەهیدەکان بە کادر و هاوڕێیانی پێشمەرگە لایەنگەر پیرۆستان بێ. زۆر سپاس. پیرۆز بێت. ساڕۆژی ئاشکرابوونی خەباتی نەهێنی کۆمەڵە لە تەواو بنەماڵی شەهیدان و زیندانیانی سیاسی و تەبەقەی کرێکار. منیش بە نۆبەی خۆم تەبریکیشم ڕۆژە ئاشکارسازی حزب کۆمەڵە و تمام خانواده سیاسی مبارزین رای آزادی و پیشمرگی لندام و کادر کۆمەڵە. منیش بە نۆبەوەم پیرۆزبایی مەکەر و 26 ڕێبەندانی ڕۆ عەلەنیبوون و کۆمەڵێ جەنا خۆدڵیوە ئێمەج ئەحساس و هەمدەردی مەکەرمێ چەنی ئا جەماعەتێکە چیر و ئەواری مەنێنێەوە بخصوص جەماعەت و خۆی. منیش بە نۆبەی خۆم 26 ڕێبەندان ساڵڕۆژی عەلەنیبوونی کۆمەڵە لە تەواوی بنەماڵەی شەهیدان و زیندانە سیاسیەکان تەبریک عەرز دەکەم. بێرەوە ئاسمان جڵەوتە ئەسپی ژێرت مەشغەڵە، باڵگراتیژ ڕەو بەهەستە سوورە سواری کۆمەڵە، زوو کە سەنگاری ئاوەدان کە ڕەنج دەریمان دوونە ناز، عارەقێت بۆ نەوبەرەینان بۆ چەبارانی پەڵە، ڕابە نەفرات کا لە مەرگ و هەستەوە بۆ کار و ڕەنج، کەی
وەرای ئینسانی کارگار ئاسەواری کۆچەڵا خۆر لە ئامێز بگرە ئاسۆی بەندەنانە خێزمەکە مەشغەڵان کواجێی هەواری چەمتومان و دووکەڵا سواری زەریان بەو بڕۆچە خماخە دە و پێش باکەوە بیهەژێنە شەنگە باڵای کاک فوادم سەر بەوە دەرکەوە هۆبە بەهۆبە بەردەبازی ڕێگەتن ڕەنج دەرن خاڵگی هەژارێن کارگەری باشمەینەتن بێرەوە ئاسمان جڵەوتە ئەسپی ژێرێت مەشغەڵە باڵگراتیژ ڕەو بەهەستە سوورە سواری کۆمەڵە زووکە سەنگار ئاوەدان کە ڕەنج دەریمان دوونە ناس ئارەقێت بۆ نەوبەرەینان بۆ تەبارانی پەڵا ڕابە نەفرات کا لە مەرگ و هەستەوە بۆ کار و ڕەنج کەی وەرای ئینسانی کارگار ئاسەواری کۆتەڵا ئەسپی ژێرت مەشغەڵە دێرەوە منزڵەوتە ئەسپی ژێرت مەشغەڵە باڵگراتیش ڕەو بەهەستە سوورە سواری کۆمەڵە باڵگراتیش ڕەو بەهەستە سوورە سواری کۆمەڵە بەڵێ بینەرانی عەزیز ئێستاش لە خزمەت هاوڕێ محەممەد قادری هاوڕێیەکی دێرینی خۆشەویستمان ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە و بەرپرسی دەبیرخانەی کۆمەڵێن هاوڕێ محەممەد ئەم کاتت باش ئاگادارن کە بەرەوپیری 26 ڕێبەردان ساڵ ڕۆژی ئاشکرابوونی خەباتی نێنی کۆمەڵە دەچین ئەگەر بمێ پرسیارەکە بکەم دێنەوە سەر بارودۆخی ئێستای ئێران بەگشتی و بە کوردستانیش بە تایبەتی کۆمەڵە چۆن بوو توانی لە جریانی ئەم شۆڕشەی ژینادا وەک ڕێکخراوێکی پێشڕە و خاوەنبیر و دەور و نەخشی خۆی ئاوە لەم شۆڕشەی ژینادا گێڕا پێشەکی بەخێراتنتانەکەم زۆر سپاسانەکەم کە ئەم فرسەتە داندا بە من کە لەم ڕۆژەیە قسە بکەم لە پێشەوە پیرۆزبایی یەکەم لە هەموو ئەو کەسانەی کە پێشمەرگەی کۆمەڵەن پێشمەری کۆمەڵە بوون لە کۆمەڵەیە گیانیان لەدەستداوە لە کۆمەڵایە بریندار بوون هەروەها پێشکەش کرد بە هەموو خانەوادەی سەربەرزی شەهیدان سەربەرزی گیان بەخدوانی کۆمەڵە هەموو ئەو کەسانی کە دڵیان بۆ ئازادی و یەکسانی و خۆشەویستی لێدا ئەم ڕۆژان لێ پیرۆز بێ هەر لێرەوە پێم باشە سەری ڕێز و تعزیمدا بنێم بۆ هەموو بنەماڵی گیان بەخدکردوانی کۆمەڵە و ڕێبازی سۆسیالیزم بۆ ئەوەی کە بە ئەحتمادەوە تا ئێستێ لەگەڵ کۆمەڵە ماون لەگەڵ کۆمەڵە بوون لە ئەنگریان لە کۆمەڵە کردووە خۆیان بە بەشێک لە کۆمەڵە زانیوە بۆیە ئەم ڕۆژە ڕۆژێکی لە نەزەر منەوە ڕۆژێکی پیرۆزە ڕۆژێکی گەورەیە لە کوردستان هەموو ئەو کەسانی کە چەوساوەن کرێکارن ڕەنجدەرن ژنان بە هەر کەسێ بە جۆرێ زوڵمی لێ ئەچێ دەبێ خۆی بە بەشێک لەم بزوتنەوەیە بزانێکە لەم جنبشە بزانێ لەم کۆمەڵە بزانێکە هەڵگری ئەم بیر و باوەڕ و ڕێبازەیە بۆیە ئەم ڕۆژە ڕۆژی هەموو ئەوانەیە و هەموو ئەو کەسانی کە ڕۆژێک لە ڕۆژان بە هەر جۆرێک بە هەر شێوازێک بەیان کراوە لەگەڵ ئەم ڕێبازە لەگەڵ ئەم تەشکیلاتە بوون بەنسبەت پرسیارەکەشتەوە کۆمەڵە جەریانێک بووە کە هەر لە ڕۆژانی ئەوڵەوە پێش ئەوەی خۆشی ئاشکرا بکە هەڵگری بیر و باوەڕێکی یەکسانی خوازی و ئازادە بووە لە کوردستانە بۆیە هەر وەختێکیش خۆی کە خود وەختێکی خۆی ئاشکرا کرد لە ماوەیەکی هەر زۆر کورتە هەچەند زۆر لە ڕەهبەرانیشی نەناسرا بوون
بەڵام بە دلیلی ئەوەی کە بیر و باوەڕەکەی جوابدەرەوەی نیازی ئەو سەردەمە بوو وەتوانی جوابدەرەوەی زۆر نیازی ئەو سەردەمە بێت و جواب بە زۆر شتی ئەو هەلومەرجە سیاسی ئەو شرایەتی ئەو وەختێ بدات توانی زۆر زوو گەشە بکات پەرەپستێنێەوە لە ناو دڵی بە تایبەت خەڵکی هەژار و کرێکار و زەحمەت کێشە جێخۆی وەکات و لە دەوری کۆوە بن. من پێم وایە بیر و باوەڕ و هەڵسو کەوتی کۆمەڵە بووەکە توانی وێتی هەتا ئێستێش سەرڕای ئەوەی کە لە زۆر مەجالە لە زۆر بواری تاریخی مێژوویە زەربەی خواردووە پاشەکشەی کردووە لەتمەی لێدراوە چوزانم هەموو ئەمانە بەڵام توانیوەتی سەربەرز بەسەر زاڵ بەسەر هەموو ئەو کەند و کۆسپانەیە تێپەڕە و سەربەزانە بێتە دەر چ ئەو کاتەی شەڕ بوو لەگەڵ جمهوری ئیسلامی ماوەی چەندین ساڵ شەڕ بوو لە کوردستان بەپانایی هەموو کوردستان کۆمەڵە تەنیا شەڕی ناکرد یعنی شەڕ فەقەت بوارێک بوو لە بەشێک بوو لە کارەکەی بەڵام لە ناو دڵی خەڵقی هەژار و چەوسا و کرێکارە لەو شوێنانەی کە هاتوچوویە کرد دەچوو بەڕاستی جێخۆی کردبەوە و یارمەتیانە کرد بە بێ پشتیوانی ئەوەن بە بێگومان نەیەتوانی ئەو شەرانە بکە لە جەریانی شەڕیشا کۆمەڵە بە بڕوای من پێشمەرگەی کۆمەڵە جەسوور بوون ئازا بوون قارەبان بوون لە خۆبردوو بوون زەرباتی زۆر کاریان لە دشمندا و لە جمهوری ئیسلامیدا لە زۆر شوێنی کوردستان ئەگەر ئایسە هەموو دەهات ئەو شوێنانی کە کۆمەڵە مقڕی بووە پایگای بووە بگەڕێی لە خەڵک بپرسی ئەو کەسانی کە بە تەمەنن ماون بە بڕوای من کۆمەڵە لە هەموو شوێنێ ئاساری باشی بەجێهێشتووە دیێگە دەست جێگە پەنجەی دیارە سنەتی باشی بەجێهێشتووە بەهەرحاڵ توانیوێتی ئەو سنەت و ئەو پرەنسی بوو ئەو ئەخلاقیاتی کە کۆمەڵە هەڵیگرتووە توانیوێتی لە ناو دڵی خەڵقا جێخۆی بکاتەوە ئەوە لە لای تریش بە قەولی کوردواری کۆمەڵە کوڕی ڕۆژی سەختە ڕۆژانی سەخت بووە لە هەر شرایەتێکی سەختە ئەلا ڕەغمی کەند و کۆس بێکە بۆی ئەلا ڕەغمی فشارێکە لەسەری بووە توانیوێتی بەسەر یازاڵ بێ بیری پێشکەوتووی بووە ئەو کەسانی کە ڕەهبەریان کردووە کەسانێک بوون کە بە دەربەز بوون بە خەم بوون توانیویانە کۆمەڵە لەو شرایەتە سەختەی کە بەسەریا بووە بێنە دەر بۆیە کۆمەڵە بە بڕوای من باتەوەجو بە بیر و باوەڕەکەی باتەوەجو بە سنەت و پرەنسیب و خلیاقیاتێکە لە کۆمەلگای کوردستانە جێی خستووە هەر سەردەمێکی خەبات بۆی تازەیە یاین دەتوانێت خۆی نیوە بکاتەوە و تا ئێستاش توانێتی ئەگەر ئێستێشدا سەردەمی ئەم شۆڕشە ژینایە وەک هێزێکی پێشڕە و دەرکەوت وەک هێزێک توانی بە بڕوای من نەلەتەن لە کوردستانە لە تەوای ئێرانە دەور و نەخشی کۆمەڵە نیە دووبارە جارێکی تر سەر لە نوێ وەکو پێش و زیندوو بێتەوە وە خەڵک باوەڕیان پێی بۆ خۆڵی احتمادیان پێ بوو احتمادیان پێ کرد بە قسەیان کرد ئەو دووسێ دانە مانگرتنی گشتی بە بڕوای من ئەساسی ناوەڕۆکی فکرەکەی کۆمەڵە بوو و هەر لەسەر احتماد بە کۆمەڵە شەر لەسەر باوەڕ بە ڕێبازی کۆمەڵە زۆر کەس لە دەوری کۆ باوە جوابیان داوە شۆڕشی ژینا لە شارێکەوە دەستی پێکرد یەکێ لەو شارانەیە کە مرکز و ناوەندی کۆمەڵی هەمەحسەن لەوێ بووە هەمەحسەن لەوێ گیانی بەخت کردووە ئەو کەسانی کە لەوێ ئەو دروشمان بەرز کردەوە کەسانێک بوون کە پەروەردەی ئەو ڕێبازە بوون و هەر ئەو مەشغەڵە بوو ئەو دروشمە پڕناوەڕۆکەی ژنجیان ئازادی بوو کە لە سەرقەبرانی مەراسمی ژیناوە هەموو ئێران و هەموو تا دنیاشی تەنیوەتەوە بۆیە بە بڕای من کۆمەڵە و هێزەیەکە توانیوێتی سەر ڕای کەم و کورتیەکە بوویەتی سەر ڕای ئەو شتانی کە باسم کرد توانیوێتی لەم دەورەشە بە چاکی خۆی نیشان بداوە وەکو هێزێکی پێشڕە و هێزێکی بەدەربەست هێزێکی سیاسی هێزێکی منعەتف لەگەڵ شرایەت و لەگەڵ شرایەتی زەمانە لەگەڵ سەختەکانی زەمانە خۆی جێ بکات و خۆی ڕێ بکە بۆیە هیوادارم هەموو ئەو کەسانی کە خۆیان بە هۆگری کۆمەڵە ئازانن خۆیان بە هەڵگری ڕێبازی کۆمەڵە ئازانن یارمەتی دەربن بۆ ئەوە و احتماد بکەن و باوەڕکن بە کۆمەڵە بۆ ئەوەی هەرچی باشتر و جوانتر ئەو ڕێبازە جێ بخەیت. هاوڕێ محەممەد پرسیارمان زۆرە بە تایبەت من دوو پرسیارم هەیە کە حتمما لێتی دەکەم بەڵام مەجالەکەمان کەمە با بگەڕینەوە بۆ ساڵانی ڕابردوو باسی ئەم شۆڕشەی ژینات کرد لەم شۆڕشەی ژینادا ژنان دەور و نەخشێکی زۆر باشیان گێڕا ئەگەر بگەڕینەوە بۆ ڕابردوو
پێم خۆشە بزانم چۆن بوو کۆمەڵە ژنانی هێنانێ و ڕیزی خەباتی چەکداریەوە هۆکارەکەی چی بوو و دەور و نەخشی هەتا ئەکو ئێستاکە چۆنتان بینیوە؟ من وەک کەسێکە هەر لە تەمەنی لاویمەوە لەگەڵ کۆمەڵە بووم و ئەو دەورەش کە کۆمەڵە ئاشکرا بووە یەکێک لە فعالینی کۆمەڵە بووم لەبیرمە لە جەریانی شەڕی شارەکان شەڕی دەوری ئەوەڵی جوڵانەوەی شۆڕەجیان لە کوردستان کۆمەڵە تەواوی ئەو ژن و کچانەی کە بە دەوریە بوون بە جۆرێک ڕێکی خستە بوون زۆریان وەکو پەرستار و پزیشکاریانەکرد لە بیمارستانەکان لە سەنگەرەکان زۆریان وەکو ڕابد بینی ئەم پایەگاو بینی ئەو سەنگەر زۆریان وەکو ئاشپەز و چێژلێنەر بۆ پێشمەرگە و بۆ ئەوانە ڕێیان خستبوون دەرلەکە شێوە بوو کۆمەڵە جریانێکی سۆسیالیستیە باوەڕی بە بەرابەری ژن و پیاوە و ئەو بەرابەری ژن و پیاوە شتێکە کە عەمیقەن باوەڕی پێێتی ئەمە لایەنێکیشی ئەو ژنانەی کە بۆ خۆشیان لە دەوری کۆمەڵە کۆبوونەوە ئەوانیش لە کۆمەڵە تێگەیشتون کە ئەو جەریانەیە کە دەتوانێت ئەو مەجالیان بۆ بڕخسێنێ کە ئەگەر خۆیان پیان باش بێ و پێیان خۆش بێ بتوانن لێوە کار بکەن دەور و نەخشیان بکەن بۆیە بە بڕای من کۆمەڵە ئەوەڵین جەریانێکی پێشڕە و پێشکەوتوو بوو لە کوردستان کە توانی ژنان بە شکڵی ڕێکخرا و بێنەتە ناو ڕیزەکانی خۆیەوە چەکداریان بکات سازمانیان بدات لە هەموو بەشەکانی خۆیەوە شان بەشانی پیاوان ئەو مەجالان بۆ بڕخسێنێ من دەزانم ئەمە لە دەورانی سەرەتایی بۆ کۆمەڵە زۆر سەخت بوو چون بەتابەت جامعی کوردستان جامعەیەکی دواکەوتوو بوو جامعەیەکی سنەتی بوو ارتجاع لێ بەشێکی زۆر نفوزیان بوو ئەمانە هەموو بەرگەر ئەحزابی ترمان بوو کە مخالفی سیاسەتی ئێمە بوون و لەسەر ئەم جەریاناتە لە جیاتی ئەوە نەخشی باشیان بە نەخشی خراپیان بوو تەبلیغاتی خراپیانە کرد هەموو ئەمانە ئەو کات بەرگریە کرد لەوەی کە کۆمەڵە مەجال بدات بۆ بە ژنان ئەو مەدانان بداتێک کە بێن خۆیان شان بەشانی پیاوان بەشداریە خۆباتە بکەن بەڵام کۆمەڵە عەلا ڕەغمی ئەو کەند و کۆسپانی کە باسم کرد توانی ئەو مەدانە ئەو مەجالە بدا بەژنان بۆ ژنانیش بۆ خۆیان توانیان لەو مەجالەدا نەخشی خۆیان بنوێنن هەتا ئێستێکە لە خزمەت ئێوە دانیشتوم تا ئێستێ ژنان لەناو کۆمەڵەیە توانیویانە ئەوەندەی کە ممکنە شان بەشانی پیاوان کار بکەن و فعالیت بکەن بۆیە بە بڵای من کۆمەڵە ئەو جەریانەیەکە بێڕارایی بێ دەردۆنگی باوەڕی بە خەباتی ژنان بۆ باوەڕی بە بەرابەری ژن و پیاوە ئەلا ڕەغمیەوە کە احتیمالی هەیە ئێمە بەرحاڵ پێشمەرگە بوون لە جەریاناتی شەڕا لە زۆر شوێنە بەرخوردی خراپ کرابێ بە کچەکانمان بە ژنەکان زۆر کەس کە لەو کۆمەلگاوە هاتوو هەڵگری مەجموعەی ئەخلاقیاتی و جامعە بووە کە لەناو ئێمە درەنگی دابێتەوە بەڵام ئەلا ڕەغمی هەموو ئەوانە ئەو کەسانی کە هاتوونە ناو ئێمە بەم ڕێبازە و بەم بیرروبارە گۆش کران و تەلاژەوە بۆ گۆش بکرێن و نییە باوەڕ پێ بکەن بە یەکسانی ژن و پیاو و بە بڕێم وەکو سنەتێ وەکو هەدەفێک جێکەوتۆ لە ناو ئێمەوە ئیترەوە قابلی بەرگەژ نیە لە هیچ دەورەیەکە ئێستاش کام شۆڕە ژینا دەستی پێکرد بە بڕای من مەشغەڵداری ئەسڵی ژنان بوون ژنان بوون بە لە پێشەوە لە شەقامەکانە لە هەموو شوێنانە بۆ لە کوردستانی شات ئەمان توانیان پێشڕەون بە دەلیلی نفوزی کۆمەڵە بە دەلیلەوەی بەشی زۆری لە ژنان لە ژنانی زەحمەتکێش لە کوردستانە لە ئەنگری لە کۆمەڵاکەن ئەگەر بە حاجی تەشکیلاتی لەگەڵ کۆمەڵە نەبن ئەو بوارە بوو کە لە کوردستانەوە نیە ئەم پێشڕەویە و ئەم پێشەنگیە لە سەراسەری ئەرانە شکڵ برن نەخشی خۆی بنوێنە و دەنگ بداتەوە. باشە هاوڕێ محەممەد من لەم ڕۆژانەدا پەخشانە شعرێکتم خوێندەوە بە ناوی من هەر کۆمەڵەکەی ئەوانم پێم خۆشە لەسەر ئەمە پێمان شارەکەش لە بەردەستە ئەگەر بتوانی بۆشمان بخوێنیەوە بزانم مەبەست لەوەی کە من هەر کۆمەڵەکەی ئەوانم لەسەر ئەوە قسەم بۆ بکەی هاوڕێ محەممەد ئەگەر هەیە دەکرێت. عەزیزانم ڕەوتی ڕووداوە سەختەکانی مێژووی تەمەن وای کردووە ئاسایی و ئەبێتە بەرچاو کە بەرواڵەت لەگەڵ پێشوودا فەرقم کردووە چون بواری بیرکردنەوە و دنیا بینیەکانیشم لە جاران فراوانتر بووە ڕوانگە و بەهاکان و خواستەکانیشم بەردەوام بەرەو پێش گەشەی سندووە دائیمەن لەگەڵ شەپۆلی سەرکێشی ژیانە جەنگاوم تاکو بتوانم خۆم زیندوو نوێ ڕاگرم دابرانی هاوڕێیان و تیروتانەی ناحەزانیش گەرسی ڕێگر بوون زاڵ بەسەریاندا تێپەڕیوم آخر پەیمانم داوە
هەڵگری باوەڕ و ڕێبازی فواد و حەمەحسەین و جەعفەر و سدیق و یارانی دیبم دەزانم گۆڕانکاری زۆر بەسەرمدا تێپەڕیوە بەڵام دڵنیا بن هەر کۆمەڵەکەی ئەوان وەڵا وەکو خۆی لە پەخشانەکەشە باسکراوە کۆمەڵە من پێم وابێ کۆمەڵە وەکو چاوگێکی ڕوون وایە چاوگی ڕوونیش حەچی گڵمۆت و بەرد و خاشاک و چوزانم ئەوانەی بەرخەی وردە حەدایانە بات و هەر ئەو ڕووناکی خۆی نیشانەدا لە توولی ئەم چەندین ساڵەیە تەمەنێکە ئیتر کۆمەڵە توانیوێتی لە هەر دەورەیەکە وەکو ئەو چاوگەڕوونە هەر خەس و خاشاکێک هەر گڵمۆتێک هاتپێتە بەری لای بردبێ و ئەو ڕوونیکی و زوڵاڕی خۆی نیشانداوە ئەو کەسانیشی کە هەڵگری بوون بن لەم پەخشانەیە باوەڕم پێکردوون بە هندی ئیشارەم پێکردوون کاک حەمەحسەین کاک فواد دکتۆر جەعفەر کاک سدیقی کەمانگەر وە زۆر هاوڕێیتر کە ئەو کات لێدە لەم کۆمەڵایە ڕەنجیان کێشاوە دەوریان بۆ سەحەم نەزەر بوون ئەم تەشکیلاتیان سازمانداوە و ڕێخستووە ئەو بیر و باوەڕیان وا تەشەنەداوە لەم تەشکیلاتە وەکو ئەو لە هەموو بەدەنێ ئەم تەشکیلاتە ئاژین بووە بۆیە ئەگەر لە مەقتەعێکیشا تووشی سەختیەک تووشی شەراتێکی تۆزە ناڕەحەت بێت وردە توانیوێتی کێشەکان لابە ئەوانە لابات لەم کۆمەڵایە دابران زۆر بووە زۆر لایەن لە ئێمە جیاوە تۆخان ناوناوە کۆمەڵا بەڵام لە عەمەل بەناو کۆمەڵە بوون بەڵام لە عەمەلدا کۆمەڵە نەبوون هەڵگری بیری و باوەڕی فواد و حەمەحسەین و جەعفەر و سودیق نەبوون من پرسیارەکەم ئەلێرەدا بوو زۆریش لەوان ئەوانی شەر دەڵێن ئێمە شەر کۆمەڵەکەی ئەوانین من پێم خۆش لەسەر ئەمە ڕوونکردنەوە بدەی هەیە ئەوانیش لەسەرم ڕێبازە ماون بە بڕوای مننا ئەوان لەسەر ڕێبازی ئەم کۆمەڵە نین ئەوان بۆ مەوقعەتی حیزبی و شخصی خۆیان حاضر بوون و کردویانە لەسەر بیرروباوەڕی ئەم ڕفیقانە نیە مەعاملە بکەن وەسات و سەودایان پێوە کردووە بە بڕوای من فقط ئەمە نییە بەڕواڵەت بۆ ڕەنگکردنی خۆیان و بە بڕوای من فریدانی خەڵک باسی ئەوواکەن و ئللا بە عەمەل بەکردەوە دوورن لەو بیر و باوەڕ و ڕێبازی ئەو هاوڕێیانەی کە گیانیان فدا کردو و ڕێبەری ئەم تەشکیلاتە بوون ئەم کۆمەڵە تەشکیلاتێک بۆ قەت چۆکدادانی دەلا شەرمەزاری بووە هیچ وەختێک حاضر نەبووە سەر بۆ بێگانەدا بنەوە نێسات و سەودا بکە لەگەڵ کەسانێک کە بە دوشمنی چینایەتی خۆیان دەزانێ چوزانم هاوکاری بکات لەگەڵ هەمەهەنگیان لەگەڵ بکات چوزانم منفعەتی حزبی تەرجیح بدا بەسەر بە بڕوای من ئەوە کەسان کە خۆیان ناو کۆمەڵە هەڵگری ئەو بیر و باوەڕێن و بەکردەوە ژەوان نەکردووە بۆیە من پێم وایە ئەم جەریانەی کە ئێمە تیا ماوینەوە و تیا هاوینەوە کاری تیاکەین ئەلا ڕغمی هەر کەم و کوڕێکەتی توانیوێتی پارێزەری ڕاستەقینەی ئەو بیر و باوەڕە و هەڵگری ئەو خەباتەرێک کە ئەوان کردویانە زۆر سپاس هاوڕێ محەممەد قادری ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵا من سەرەتا لەبیرم شو کە پێ بڵم هاوڕێ محەممەد لە بواری هوەریشدا هەر فعالیەتی هەیە شعری شەر دەنووسێت لە کۆتاییدا ئەگەر بە کورتی قسەیەکت هەیە دەتوانی ئەماژەی بکەین وەڵا جارێکی تر پیرۆزبایی لە هەموو ئەو کەسانی کە هۆگری کۆمەڵن و لایەنگری کۆمەڵ و خانەوادەی گیان بەخردووی کۆمەڵاکەم زۆر سپاسیەوە چکەم کە ئەم دەرفەتان بۆم ڕەخسەند سپاس بۆی باش. منم alay Suri soresine da çakini Suri soresine da çakini Min bahçeke Nerjiren vala suram Surudi aşna bunava Rubadüz min akhiri Rubadüz min akhiri
بزلوت که یامانجی خمو بیرو مبستم لخبت وازناییم تا نبینم سرباسته برزلوت که یامانجی خمو بیرو مبستم لخبت وازناییم تا نبینم سرباسته منم alay Suri soresine da çakini من باچکه نجرم والا سورم سرودی آشنبونه و روبادش من اخوینی Peşmergeyi vişyarım, rige saxtım laraya Çakil az biri meşkim, müjde dua roji peya Peşmergeyi vişyarım, rige saxtım laraya Çakil az biri meşkim, müjde dua roji peya Menim alay Suri soresine da sakini من باچکه نجرم والا سورم سرودی آشنبونه و روبادش من اخوینی دساوچی نکنم ورن ببین با یک لش بیگشینی نواجیم دوای بینی روژی را دساوچی نکنم ورن ببین با یک لش بیگشینی نواجیم دوای بینی روژی را منم alay سوری سورشینی دا شاکینی من باچکیم لجرم والا سورم سرودی آشنبونه وم روبادش من اخوینی بیست و ششی ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەیە ڕۆژی کۆمەڵە ڕۆژی ڕێزگرتن لە زیاتر لە 5 دەیە خەباتی نەهێنی و ئاشکرا ڕاوەستان و فیداکاری لە دژی دوو حکوومەتی زاڵم و دیکتاتۆری پاشایەتی و ئیسلامی لە جەرگەی خەباتێکی جەماوەری و شۆڕشگێڕانەدایە کرێکارێک بۆ یەکەم جار سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی کرێکارانی بە زمانی خۆی خوێند ئەو کرێکارەش کۆمەڵە بوو ژنێکی پێشمەرگە بە گژ یاساکانی پیاوسالاریدا چوو ڕووپۆشی دیلەتی فرێدا و پیاوانی بۆ هاوپشتی و خەبات بانگەواز کرد ئەو ژنەش هەر کۆمەڵە بوو جوتیارێک بۆ یەکەم جار لا یەکێتی جوتیاراندا کۆبەوە و دژ بە زاڵم و زۆردار ڕاوەستا ئەویش هەر کۆمەڵە بوو پێشمەرگەیەک بۆ یەکەم جار لە ناو شۆڕشی کوردستاندا ڕووی چەکی لە زاڵم و سەرمایەدار و کۆنەپەرستی ناوخۆ کرد چەکەکەی نەک بە خزمەت بە زۆرداردا بەڵکو لە خزمەت دژی ئەوان بەکارهێنا ئەویش هەر کۆمەڵە بوو لە 26 ڕێبەنداندا دەنگێک لە گەروی خەڵکی ڕاپەڕی و دڵپڕلەقین بەرز بووە پڕ بە هەموو شەقام و کۆڵانەکان سرودی ئازادی خوێند ئەو دەنگەش هەر کۆمەڵە بوو ڕۆژی 26 ڕێبەندان ڕۆژی ڕێزگرتن لە هەموو ئەو کۆمەڵانەیە ساڵ ڕۆژی ئاشکرابوونی خەباتی عەلەنی کۆمەڵە پیرۆز بێت هەر شەکاوە بێت ئاڵای سووری کۆمەڵە